ئەمە دەبوونی بەڕێز خاتوو ناهیدە بەهمەنی وەک یەکەم ژنە پێشمەرگەی کۆمەڵە وەک هاوڕێ هاوخەباتی هاوڕێسانیا لەم یادەدا وتەیەکی هەیە با بفەرمێت. ئەو کاتتان باش. من نێوم ناهیدە و ناهیدی بەهمەنی لە کوردستانی ڕۆژهەڵات پێشمەرگەی کۆمەڵم. سپاس بۆ کاک سەلام سەعید و هەمووی ئێوە بۆ بەشداریتان لەم کۆڕەدا کە لە یادی ژنانی و عومدەتەن ژنانی گیانبەختکردووی ڕۆژهەڵات و لەوانە ژنی پێشمەرگەی کۆمەڵە لێرە بەرپا بۆ سپاسی فراوان بۆ کاک سەلام سەعید کە بەو هەڵبەستانەی یادێکی لە ئەتوانم بڵێم جیلێکی ڕچەشکێنی نێوژنانی ناوچەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەشی کوردستانی ڕۆژهەڵات کردەوە کە بەداخەوە ئەوڕۆ لەژێر چەنگ و چەپۆکی ئەستبداد لەلایەکەوە و لە چوارچێوەی قەتیسبووی بەرژەوەندیهای جۆر بە جۆری ناوچەیی نێوێک لەو جیلە و لە فیداکاری و شۆڕشگێڕی و خەباتیان مەترەح نابێەوە نایەتە ئاراوە. ژنانی من نامەوێ زۆر سەرتان بێشنێم و قەستیشم ئەوە نییە زۆر یادی مێژوویەکی لانی کەم 40 ساڵە بە 5-6 دقیقە لێرە بکەمەوە. فقط دەمەوێت بڵێم کە لە ئەساستا ئەوانەی کە لانی کەم 40 ساڵ و 3 دەی لەوە پێشیان لەبیرە هاوجیلانی ئێمە ئەوانەی کە لە سەحنەی سیاسەت لە کوردستانەکان بوون ئەوانەی ئەلعان زیندون دەزانن کە ژنی کوردستانی ڕۆژهەڵات جیلێکی بە تەواو مەعنا تێکۆشەر و ڕەچەشکێنی دەورانی خۆیان بوون کە ئەلعان جێپێ و سونەت و یادەکانیان ئەوڕۆ لە شکلی جۆر بە جۆر و لە ناوچە جۆر بە جۆرەکانی کوردستان بەڕێوە دەچێ و ئیدامەی پێدەدرێ. 1979 نقطەیەکی وەرچەرخان بوو لە ژیانی ژنی ڕۆژهەڵات ئەو کاتەی کە خەڵک دژی ڕژیمی پاشایەتی ڕژانە سەرشەقام کۆمەڵێکی ژنی نۆخبە سیاسی تێکۆشەر و تێگەیشتووی کوردستانی ڕۆژهەڵات بەبێ ئەوەی ئەندامی حیزبێکی تایبەتی و یا لە سونەتێکی NGOی و ڕێکخراوە فراوانیەوە هاتبێتن و بە ئیعتباری خۆیان تێکۆشەر و سیاسی بوون دژی ڕژیمی پاشایەتی خەباتیان کرد 1 و 2 و 20 و 30 و دوایی لە ڕادەی هەزاران تێپەڕ بوون. ئەو دەم کە ئێستبدادی دینی سێبەری ڕەشی کێشا بەسەر کوردستانی ڕۆژهەڵاتدا و تاکە سەوقاتی بۆ ژنی ڕۆژهەڵات و ژنی ئێران بەگشتی حیجاب و خستنە ماڵەوە و بێبەریکردنیان لە هەموو ئەو دەستکەوتانەی پێشویشیان بوو لە تاران سێبەری ئەو دیکتاتۆریە توانی زۆر بەڕەحەتی و بە زوویی پسە پێندرێ بەڵام بەخۆشیەوە لە ڕۆژهەڵات هەتا ئەمڕۆژ ژنی کورد نەچوە ژێر یاسای دینی و ئائینی لە وڵاتەدا کوژرا و بڕا و ڕوویکردە پێشمەرگایەتی و ئێعدام کرا و بە هەموو شێوەیەک هەستا و ڕاسا و ملی بە کۆیلەتی نەدا. کۆمەڵەیەکێ لەو حیزبانە بوو کە ئاشکرا بوو و نێوی هاتە نێوان و هاتنە نێو سەحنەی سیاسەت لە ڕۆژهەڵات زۆربەی ئەو ژنانە کە تا ئەو دەمەی کە جمهوری ئیسلامی هاتە سەرکار پێشینەیەک لە خەبات و تێکۆشانیان بوو ڕوویان کردە ئەم حیزبەوە بە گوێرەی بەرنامە و پرۆگرامی ئەم حیزبە کە بەرنامە و پرۆگرامێکی سێکولار و داکۆکیکار لە ماف و پێگە و جێگەی ژن بوو. کۆمەڵە بە ناگەهان لەگەڵ تین و توژمێکی بەرینی ژنان و لەگەڵ هێزێکی بەرفراوانی ژنان لە کوردستانی ڕۆژهەڵات ڕوبەڕوو بوو و تەبعەن زۆر جار دەڵێن
لە کۆمەڵەدا ژنانیان هێنایە سیاست و یەکەمین حزب کۆمەڵە بوو کە ژنی هێنایە خەباتی چەکداری. من لەگەڵ ئەم فۆرمولاسیۆنە نیم بەڕاستی، ئاواش تەلەقیەگرێ لەم نەوع فۆرمولاسیۆنە کە گۆیا کۆمەڵە بریتیە لە پیاوان و ئەو ژنانەی بانگێش کراون یا دەستیان ڕاکێشراوە بۆ نێو حیزبەکاندا. کۆمەڵە لە مقابل هێزێکی بەرفراوانی ژنانی تێکۆشەردا قەراری گرتبوو و دەبوو ئەوانە لە خۆیدا هەزم بکە و بیان حاوێنێتەوە و بە حیزبیان دەربێنێ. من خۆم یەکێ لەو کەسانەی بووم کە لەو زمانەدا جەلبی و جەزبی ڕێکخراوی و تەشکیلات و حیزبی کۆمەڵە بووم. یەکەمین هێز بوو دوای ئەوەی کە هاتە نێو حیزبی کۆمەڵە هێزی ژنان، پێش ئەوەی بە حیزبی بێ یەکەمین ڕێکخراوەهای ژنان ئەتوانم بڵێم بە یەقینەوە و بە ئیتمینانەوە یەکەمین ڕێکخراوەهای ژنانیان لە هەر چوار پارچەی کوردستان سازماندراو کرد و دایان مەزراند. دوای ئەوە بە یەکەمین هێزبن بە سازماندراوی جەزبی ئەحزاب بوون، نەک فەقەت لە ڕووی ناچاری و حیزبەکانیان وەکو پەناگای خۆیان تماشا نەکرد، بەڵکو شوێنێک بوو و زەرفێک بوو بۆ ئیدامەدەر و درێژە پێدەری خەواتی ئەوان. و دواییش زۆر بە خێرایی توانیان لە حیزبی کۆمەڵەدا خۆیان ببیننەوە، خۆیان دامەزرێن و جێگە و پێگەی خۆیان محکەم بکەن. دیواری بڵندی پیاوسالاری و سنەت و نەریتەکانی لە زۆر مەورددا کە لەعان لە حوسڵەی ئەم کۆڕە بەدەرە بە دەستی ئەو ژنە تێکۆشەرانە کەوتە لەرزە و نزمتر بووەوە. داواکاری بۆ نەفەقەت ژنی ماڵ، ژنی خۆشک، ژنی دایک، بەڵکو تێپەڕین لەو پێگە و جێگەیە بۆ یەکەمین جار لەلایەن ژنی کۆمەڵەوە مەترەح بوو کە هەوڵی دەدا لە دەسەڵات و لە ئیدارەی ئوموریشدا جێگەیەکی بێ. وەختەی یەکەمین دەستەی پێشمەرگەی کۆمەڵە شکڵی گرت لە ڕێبەرایەتی کۆمەڵەی ئەو زەمان بە ژنانیان کردەوە توانی فەقەت چەکت پێ بێ بۆ دیفاع لە خۆت، بەڵام ناتوانانی تەقی پێ بکەیت. قسە و باس لەسەر ئەوە چووە مەیدانی خەباتی پێشمەرگایەتی و لەوێدا بوو کە سانیە و سانیەهای هێنایە نێو ڕیزەکانی خۆیەوە. سانیە یەکێ لەو نزیک بە 200 ژنە شەهیدەی کۆمەڵەیە کە هەتا مابوو شوهرەیەک بوو و بەناوبانگێکی قەوی بوو لە مەجموعەیەک لە خصوصیاتی ژنی کورد و ژنی کۆمەڵایی و زۆر بەداخەوە لە زۆر ژیانێکی تەمەن لە خوار ئەو لە یەکێ لە شەڕەکاندا بە فیداکارانە و شۆڕشکێڕانە گیانی خۆی لەدەستدا. هیوادارم لە داهاتوودا لەم کۆڕانەدا لە شەرایەتێکدا کە یادی سانیەکان چووەتە پەراوێزەوە ئەمڕۆ لە هەوایەکی دیکەدا ئەو بەشە لە کوردستان بە ژن و پیاویەوە کەوتووەتە پەراوێزی باسەکان و وەزعەکەی دیکەوە و بەرژەوەندیهای دیکەوەی ئێمە بتوانین کۆڕی زۆر ئاوا بڕازێنینەوە، هەر جارێکیش یادێک لە ژنە شەهیدانە بکەین، لەو پیاوە تێکۆشەرانەی ڕۆژهەڵات بکەین، چی ئەوانەی ڕۆیشتون و چی ئەوانەی ئەمڕۆ ماون و ڕێچکە و ڕێگەی سانیەکان ئیدامە دەدەن. زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی بە منتاندا کە بە کوردی بتوانم لێرە بە حورمەتی یادی سانیە چەند کەلیمەیەکتان عەرز بکەم. سپاس بۆیەوە.